شەشەم کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بەشداری نزیکەی 170 ئەندام لە هەڵەبجە بەڕێوە چوو. دەستپێکی کۆنگرەی شەشەم مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وتارێکی پێشکەش کرد. ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵ و ئەندامانی پەرلەمان و سکرتێر و نوێنەری ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانیش ئامادەی کۆنگرەکە بوون. سەرەتا هەموو پلە و پۆستێک لە سکرتێر و کارگەڕانی سکرتارەت و سەرجەم بەرپرسەکان دامەڵرا و هەمووان وەک یەک بوونە ئەندامی ئاسایی کۆنگرەی ڕێکخراوەکە. لە ڕێگەی هەڵبژاردنیشەوە ئەندامانی کۆنگرە سکرتێری ڕێکخراوی قوتابیان بۆ 4 ساڵی ئایندا هەڵبژارد. مامۆستا حەسەن عومەر عەزیز بە دەنگی 87 دەنگی ئەندامانی کۆنگرە بووە سکرتێری نوێی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لە لێدوانێکیدا ئاماژەی بۆدا کار دەکات بۆ بەرەو پێشبردنی ڕێکخراوی قوتابیان لە گەشت بوارەکاندا. ئەمە لە کاتێکدایە 3 کەس خۆیان بۆ سکرتێری ڕێکخراوەکە کاندید کردبوو. طموحی ئەمە ئەوەیە کە بتوانین ئینشاڵڵا لە ئایندەدا فشار دروست بکەین کە بواری پەروەردە و فێرکردن و زیاتر گەشە پێ بدەین و خوێندن لە هەرێمی کوردستاندا ببینەوە پاڵپەش بۆ وەزارەتی پەروەردە و ئەوەی بتوانین ئاستێکی باش و خوێندن لە هەرێمی کوردستاندا بگەینەوە ئاستێکی باش و تەمەنا دەکەم ئەم گۆڕانکاریە بێتە علاقاتێکی گەورە و پەیوەندی لەگەڵ ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران و بتوانین لە ئایندەدا فدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان کارا بکەینەوە بۆی خزمەت بە پرۆسەی پەروەردە و فێرکردن بکەین لە هەرێمەکەماندا ئینشاءڵڵا. ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ 4 ساڵی ئایندەی کاری ڕێکخراوەکەیان هیوای نوێبوونەوە بەرەو پێشبردنی زیاتری بوارەکانی پەروەردە و فێرکردن و ڕۆشنبیری دەخوازن. هیواخوازم زیاتر کار بکرێت لە بواری پەروەردەیە و هەروەها لە بواری پێگەیاندنی چاک پێگەیاندنی ئەندامان وەکو کادیرێک وەکو کەسێکی پێشەنگ هەم لە بواری گەشەپێدانی بووە. هیویدارم نوکە وێڤە ئەفساڵت بێن ئینشاءالله پتر ئەکوبنێ پروژێت باشتر خزمەتە ملەتێمە و خەڵکێمە و ئەف خەڵکی وەسام ظلم لێ تێدەکردن و هەمە ڕەخفەڵە ڕاستیەت بێبارە بووی ئینشاءالله من بوایە هەی ئەف کەسێت vێر کۆنگرایدا باشدار بخڕ مرۆڤێت دڵسۆزن ئینشاءالله هیوادارین ئەم کۆنگرە بێتە هۆی نێبوونەوەی زیاتری ڕێکخراوی قوتابیان و پەروەردەکردن و پێگەیاندنی جیلێکی داهاتوو لە کادیر و لە ئەندامی ڕێکخراوی قوتابیان کە بتوانن لە داهاتوودا جێدەستیان دیابێ لە ئاڕاستەکردن و بەرەو پێشبردننی کۆمەلگا و ڕێکخراوی قوتابیانی کوردستانیشدا بەو مەدەی کە 4 ساڵی ئایندا بتوانێت گۆڕانکاریەکی گەورە بکات لە بواری کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا بەمەستی خزمەتکردنی زیاتری قوتابیانی هەرێمەکەمان زیاتر خزمەت بکەین بە چینی قوتابیان و لاوان بەبێ جیاوازی زیاتر قوتابیان و زیاتر چینی قوتابیان بەرەو پێش بچێ. یەکەم ڕۆژی کۆنگرەی قوتابیان بە سەرکەوتووی کۆتایی هاتوو بڕگە و بەرنامەکان و هەڵبژاردنەکان بە کۆتا گەیشت. بڕیارە بۆ ڕۆژی دووەم کارەکانی کۆنگرە بەردەوام بن و گفتوگۆ لەسەر ستراتیژ و پەیڕۆ و پرۆگرامی 4 ساڵی داهاتووی ڕێکخراوەکە بکرێت. هەر لە ڕۆژی یەکەمی کۆنگرە 4 پاڵێوراو لە کۆی 9 کەس بۆ کارگێڕانی سکرتارەتی ڕێکخراوەکە هەڵبژێردران. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.